بسم الله الرحمن الرحيم. لەگەڵ هەر کەسێکدا باسەکەی دەکەیتەوە هەر باز لە بەخشندەیی و چاکەکانی دەکات وەک ئەوەی دەبوو هەموو بەخشندەیەکانی شاراوە بمێنێتەوە تا دوای خۆی هاوڕێکانی باسی بکەن. هاوڕێ و نزیکەکانی مامۆستا عەبدولقادر دەڵێن لە دەستدانی مامۆستا بۆشایەکی گەورەی دروست کردو وا بە ئاسانی قەرەبوو ناکرێتەوە. کەسێک بۆ یعنی دڵێکی فراوانی هەبووە، لێبوردنێکی زۆری هەبووە، کەسێک بووە بەس لە شوێنێک شکی ببردایە کەسێک پێویستیاتی احتیاج بەوە ئەم مامۆستا شەو بواە ڕۆژ بواە بە بەردەوامی ئەچوو بۆ خزمەتی ئەو کەسانە. ئەم مامۆستایە ئەگەر کەسێکی شک ببردایە لە شوێنەکە نەخۆشێکی هەیە و لە شوێنەکە هەر بوارێکی تر لە بوارەکانە پێویستیاتی بە مامۆستا بواە یەکسەر ئێمە ئاگادارە کردەوە یا زۆر جار ئێمە هەر نەمانەزانی بە کۆمەڵی ئیشی مامۆستا خۆی یەکسەر بە ڕاستەوخۆیی پەیوەندیە کرد بە ئیشەکە و ئەچوو ئەگەر پێویستیات وایە بۆی دەبرە کرد ئەگەر نەخۆشی وایە سەردانی ئەکرد ئەگەر کێشەیەکی کۆمەڵایەتی هەبووە مامۆستا سوپاس بۆ خۆی پەروەردگار بە زووترین کات هەوڵی ئەدا بەجددیانە بە دڵسۆزانە بە لێبڕاوانە کێشەکانی بۆ چارەسەر ئەکرد. مامۆستا خاتر لە دەستی ئێمە نەچوو لە دەستی ئەوانیش چوو بۆ یە کەسایەتێکی بخوا سڵحاو بوو، کەسایەتی کۆمەڵایەتی بوو، کەسایەتێک بوو کەوا بەدەمی خەڵکە بوو، کەسێکی بەخشندە بوو، کەسێکی ئەوە بوو کەوا مامۆستا بەدەم ئازارەکانی خەڵکۆ بوو بۆیە خەڵکیش بەو پەرۆشیە لە بەڕێکردنی لە خەسەخانەی بەخشین و هەتاکو و ناو مزگەوت و کفنکردن و شۆردنی و پاشان مەراسیمی سەرقەبران و هاوسەرەکەی مامۆستا عەبدولقادر دەڵێت زۆربەی کاتەکان مامۆستا لە دەرەوەی ماڵ بوو ئەو کەمتر دادەنیشت و قسە و کردارەکانی یەکێک بوون. یعنی حد بەردەوام خەریکی ئیشی داوە بانگەوازە و عەقیدە بووە لەخوا بەزیابی ئەم پیاوەی منە عەقیدەیەکی دامەزراوی هەبووە زۆر شانازی بۆ کەم کە ئەم پیاوەم عەقیدەیەکی دامەزراوی هەبووە نەسیحەتی خەڵکی کرۆدە و سوودەوری هەبووە زۆر ناڕەحەتیشمان بەسەر ئەم دینەوە بەسەر هاتووە لەسەر ئەم دینە بەس هەر خۆگر بووە لەخوا بەزیابی گوێی بە هیچ نەداوە والله لەخوا بەزیابێ زۆر نەرمونیان بووە لەگەڵ منە جاری وا هەیە من بە حکمەوەی نازم بەسەرا کردو ئەی وەچی تو ڕابێم بەخوا نازەکەم بە سەرتایان ئەوە بوو بە تو ئەوێرم ئەمنی ئەو نەنەرم بوو تر ڕازین بە ڕزای خواکە ئەم شێوەش خوای گەورە بردێتەوە. بەر لە 2 مانگ مامۆستا عەبدولقادر 8 پارچە خامی کڕیوە و وەسیەتێکیشی بۆ منداڵەکانی کردووە. باوکم هەمیشە مردنی بێبیر ئێمە خستۆتە ینی ئەم جارەوتێتی مردن حەقە. ئەلم چەند مانگەی پێشووە بە براکەمی وت محەممەدی برام وتی بچۆ بەشی 8 نەفەر کفنم بۆ بکڕە. ینی کاتێک کە شۆرتمانوتمان بە ئەو کفنەی کە خۆی کڕیوەتی خۆی حەزی دەکرد بۆی بڵێ کە مردن هەیە حەقە بۆی پێمان بڵێ کە لە ماڵی دنیا تۆ یەکشت ناوی غیری ئەو کفنە ئەو کفنە ینی حەزمان کرد کفنەکەش ینی بە پاری حەڵاڵی خۆی کڕیوێتی بۆی پێمان بڵێ بەبێ هیچ شتێک بەبێ پارە بەبێ ئاڵتون بەبێ جلوبەرگ تەنانەت ئەو بەتانێشی کە پیاە ئەدەی و بەتانێش بۆ گەڕێنەوە ناتوان ناچێتە ئەو قەبرە بەبێ جلوبەرگ غەیری ئەو کفنە سپیە. مامۆستا عەبدولقادر بەرپرسی مەڵبەندی شارە زور و ئەندامی سەرکردایەتی کۆمەڵ بوو هەوڵە بەردەوامەکانی لە ڕووی پەروەردەیی و کۆمەڵایەتی و ئاینیەوە وای کردبوو جێگای دەستی دیار بێت و بە مردنی هەمووان خەمبار بوون. مامۆستا لە دوای 6 ڕۆژمانەوەی لە نەخۆشخانە بەهۆی جەڵدەی مێشکەوە ماڵاوایی لە ژیان کرد. ڕامیار عوسمان کەناڵی پەیام سلێمانی.